ئێوار باش گەلی هەواڵە ئەمە ئیشە خواردنەکە بێگۆشت چێتکن یا یەکەمین کەرنەبیتە پیڤازن ئیسۆتن و سیرە و هەروەها گولافگیانی کومکە تشتێک تێدا نایە بکارانین بەهارات دەرمان تێدا نایە بکارانین هەڤانۆ تەنێ خوێیە و هەروەها وەکی دی یاخ کە ئەمێ بنەرن وێ چ بمەر دەرکەوێ نهامە خوێ و زەیتا وێژی لێ کرد تەنێ ئەمێ ئاوێژ نەفڕنێ و حتا بیست خولەکە بیست دەقەدا هەمە تشت حازر دبێ تە زەحمەتیای تنەیە بێن بک تەبسیێ و هەنێک زەیت و لیچ بخۆی و تێ بکەوێ سەر تەلاخێوێ نەها حازر بوو بێجێ ئەمێ بخۆن هەما ولۆ بێنە